برادرێکمە بووی دوگوندانێ بوو لەگەرمە هاتە ماڵی شێخی دایکە زەرەکستان نوێن دەیگوتم دەچینەوە سبەی دەچمە هەولێرێ عملیاتێکم هەیە دەکەم هینە گوتی ڕاوەستە من ڕقەمەکە دەدەمێ دکتۆر دلێر شوێنە شێروانی گوتی هەڕکەنەوی گوتی هەرزان لۆت دەکەتن گوتی هەرزانە گوتی وەرەقەی دەبری لۆت دەکەتن منیش ڕقەمەکەم لێ وەرگرت سوبیانی لۆ سکرتێریم کرد گوتی یەکشەمان دانانیشی دووشەمە هەیە هەتا پێنجشەمە اینە لۆم کرد و ناومی نووسی و ئەو ڕۆژبەڕی کاتین هاتینەکردنەوە و دەستخۆشی لێ دەکەین مەمنونی لێت کە ئەو عملیاتە لۆمە بە 8,000 کردی لە غێر دکتۆر دەیگوتم 500,000 ئیشەشی زۆر ئاسان لۆم کردیە و عملیاتەشی خەفی کرد مەمنونم لێت مهرەوانی زۆر بە شێوازەشی بەباشی دەدینم ئەلحەمدوللا دکتۆرەشی چاشی بسلمانی ئەلحەمدوللا گەلە هەرزانن لۆمان کرد ئەو عملیاتە لە چەمای هاتین گوندی چەمە بادینان لەسەر جسری سەر بە نەحیە ڕۆڤیایە میهرەبانی دڵسۆزی و لێزانی